بۆ بەڕێز بەرەوراتی گشتی و بەرهێنانی گەرمیان ئێمە وەکو بەشداربووانی پرۆژەی شاری فەرمانبەران سەگرمە داواکاری نەبەڕێستان هەستن بە فشارچنە سەر کۆمپانیای سەگرمە بۆ جێبەجێکردنی ئەم داواکاریانە کە چەند خاڵێکن. یەکەمیان کەمکردنەوەی کۆی گشتی پارەی دروستکردنە یەکەکان بۆ بەشداربووان لەبەرەوەی پرۆژە لە کاتی خۆی تەواو نەکراوە و بە ئاسانیش تەواو ناکرێت. دوو دیاریکردنی کاتێک بۆ تەواوکردنی پرۆژەکە. سێ کەمکردنەوەی قستی مانگانە. چوار لابرنی ئەو بڕە زیادە کە خراوەتە سەر ئەو بەشداربووانەی کە خانەکانیان ڕوکن بۆ دەرچووە. تەبەن پێم وابێ دەفتەر و بیسوەرەکەی یان فەرقە ڕخانی ڕوکنەکان لەگەڵ ئەمەکانترا. خاڵی پێنجەم فرۆشتنی یەکەکان بۆ بەشداربووان بە شێوەی هەیکەل لەلایەن کۆمپانیاوە لە بەرامبەر داوەرگرتنی بڕێک پارە. تەبەن ئەم خانووانە زۆری هەیکەلن سا هەیکل تەواو بووە بۆیە یەکێک لە داواکاریەکانمانەوەیە. شەشەم لە کاتی جێبەجێ نەکردنی ئەم خاڵانە گرێبەستەکە هەڵبۆشێنێتەوە بە پێی گرێبەستی نێوان بەشداربووانی کۆمپانیا بۆ گەڕانەوەی 80% بڕێ و پارەی کە تەسلیب کراوە.